هەورێکە باز لە نیشانەکانی کەمبوونەوەی متمانە بەخۆبوون ئێمە کە باسی ئەم بابەتاکەین لە هەر لە سەرچاوی یەکەمۆک و خێزان تا چەند گرنگکە ئێمە منداڵەکانمان چەند ئاگامان لە تەندروستیانە و لە پەروەردەکردنیانە و چۆن بتوانین هەوڵیان لەگەڵا بین لە منداڵیەوە متمانەیەکی باشیان بەخۆیان هەبێ هەوڵ بن دوجار لە سیستەمی خوێندنا ئەمە ڕنگدانەوەی باشتری هەبێ دوجار لە کۆمەلگایە دوجار ئەو ژینگە و کەلتورەی کە هەمانە ئەمانە هەمووی پەیوەندی ڕاستەخۆی هەیە بەم بابەتەوە لە هەمان کاتیشا زۆر کەس هەیە لە ڕووی ئەم بابەتەوە ناتوانێت تەواو متمانەی بەخۆی هەبێ ئایا گرفتەکە خۆی لە چی هەبینێتەوە ئایا لاوازی خۆیەتی کە ناتوانێت بەسەر ئەو بابەتانی کە ڕۆژانە بەریەکەوێت ساڵ بێت یاخود چی وای لەکات گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دانیال زانی کە بەڕێزان پسپۆری دەرونین ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە دکتۆر جان زۆر بەخێر بێ بەیانی باش زۆر بەخێر دکتۆر کە باسی متمانە ئەکەی جارێ با لە متمانەوە دەست پێ بکەین مەبەستمان چییە؟ مەڵە متمانە بە خود یان ڕازیبوون لە خود ئەگەیەنێت چەنە تۆ ڕازید لە ئەدای خۆت لە جسمی خۆت لە پێکهاتەکانی جسمی خۆت و لاشەی خۆت چەنە ڕازید لە کەسێتی خۆت چەنە ڕازید لە لایەنی عاتفی خۆت لە زیرەکی خۆت لە بیرکردنەوەی خۆت لە مشاعیرەکانی خۆت ئەوە ئەگەیەنێت پەتێکی باریک هەیە لە نێوان متمانە بە خود لەگەڵ ئەو کەسانی کە زیاد لە حەد متمانیان بەخۆیان هەیە ئەڕۆن بەرە و تەکەبور فیز ئەوەی کە ئەوەی پێ ئەوترێت یا ئەڕوا بەرە و مبالغەکردن لە ئەوان لەگەڵ پەتێکی باریکیش هەیە لە خوارەوە لە گەڵ ئەو کەسانی کە متمانەیان بە خۆیان نییە ئەیان با بەرە و ئەوەی کە دائیمەن خۆیان بە کەم ئەزانن خۆیان بە نوقسان ئەزانن خۆیان بە عیبار ئەزانن خۆیان بە گوناحبار ئەزانن خۆیان لۆمەی خۆیانەکەن کەواتە ئەبێ زۆر وریابین بتوانین تەوازونە ڕاگرین لە نێوان ئەوەی کە نێڵین زیاد لە حەد متمانەمان بە خۆمان هەبێت بمان با بەرەوە ئەوەی فیز و تەکەبور و ئەوەی کە غرور و ئەوەی کە خەڵک نەتوانێت ئیدارە بکات لەگەڵمانە لە بۆ لەوەی کە شخصیەتێکی ئەوەی کە خەڵک پێی ئەڵێ شخصیەتێکی ئیزعاجی متەکەبیری مەغرور لەگەڵ ئەو پەتە باریکەیشی کە هەمانە وا بکا کە شخصیەتێکی دایمەن سەرزەنشتی خۆمان بکەین لۆمەی خۆمان بکەین سیقەمان بە خۆمان نەبێتە متمانەمان بە خۆمان نەبێتە کەواتە متمانە بە خود بەس تەنها بریتینە لە متمانە بە جسمی خۆم بەس تەنها بریتینە لە متمانە بە زیرەکی خۆم بە عەقڵی خۆم لە هەموو لایەنەکان ئەگرێتەوە ئینسان چوار لایەنی سەرەکی هەیە ئەم چوار لایەنە ئەبێت تۆ هەڵسەنگاندنی بۆ بکەی بۆ ئەوی بزانی ئەم لایەنانە ئەگونجێن لەگەڵ ژیانە ئەگونجێن لەگەڵ چواردەورە ئەگونجێن لەگەڵ خێزانە باشە ئەمە لایەنێکیان باسی ئەگەر مەجال بێ باسی چوار لایەنەکەی مەجالێکی تر بوارێکی تر کە زیاتر هەوڵ ئەیە کە متمانە بە خود بە قووەتکە و بەهێزکە بریتە لە وەدەرنانی فکری خراپ سەلبی لە ناو مێشکمانە ئێمە هەتاوەکو فکری ئیجابی و بیری ئیجابی بێنینە ناو مێشکمان و فکری سەلبی نەرێنی خراپ نەگەتیڤی لە مێشکمان دەرکەین زیاتر متمانە بە خود زۆرە بێت ئێمە ئەزانین ڕۆژانە بەلای کەمەوە 60,000 فکرەیە دێت بەناو مێشکمان 60,000 فکرە دێت بەناو ئیتر هەرچیە بێ ئیشەکانمان کەسێکە مامۆسای کۆمپیوتەرە کەسێکی ترە کارگوزارێکە کەسێکی ترە باخەوانێکە کەسێکی ترە هەر شتێکە لە ماڵ خەریکی ماڵداریە و چێژ لێنانە و مناڵ بەخێوکردن هەر کەسێک بێت 60,000 فکرە دێت بەنێو مێشکە ئەمە لە کەسێکی نۆرمال هەموو کەسێک ئەم 60,000 فکرە دێت بەناو مێشکە لەم 60,000 فکرەیە ئەبێ بزانین چەنەی ئەو فکرانە فکرەی پازیتیڤن و ئەگەر بیان دۆزینەوە هەستیان پێ بکەین یعنی چونکە ئەمە بناغەی متمانە بە خودە متمانە بە خۆیە ئێمە نەتوانین ئەم فکرانی کە دێنە ناو مێشکمان شەلوکەویان بکەین و فکرە نەگەتیڤەکانیان لێ هەڵبژێرین و پۆزیتیڤ بخینە شوێنیان پۆزیتیڤەکانیش گەورەترکەین و نەشونمای پێ بکەین متمانە بە خود کەم ئەبێتەوە بوارێکی تری متمانە بە خود بریتە لە متمانە و هەبێ بە ژینگەکەی خۆت باشە لەوانەیە خەڵکێک بڵێ جا ئەمە چ پەیوەندیەکی هەیە
کە تۆ ڕازی نەبووی لە شارەکەت، ڕازی نەبووی لە دار و درەخت و ئاو هەواکەت، ڕازی نەبووی لە وڵاتەکەت، ڕازی نەبووی لە خەڵکەکەت، ڕازی نەبووی لە ئەوەت، وردە وردەوات لێ دێ ڕازی نابی لە خۆت. بەرعکسی ئەمە ئەوەیە کە تۆ ناڕازی لە خۆت، بۆیە ناڕازی لە چواردەوەرەکەشت. هەر کاتێک کە تۆ ڕازی بووی لە خۆت، متمانەت بە خۆت هەبوو، سیقەت بە خۆت هەبوو، سیقەت بە فکری خۆت هەبوو، ئەتوانیت ڕازی بی لە ژینگەی خۆشت و بە پێچەوانەشەوە. ئەو شتانی کە ئەبێ ئێمە ڕۆژانە ئاگامان لیان بێ بۆی متمانە بە خودمان زیاد بکە، بریتە لە هەستەکانی ئێمە. وا بکەین کە هەستەکانمان نەشونما بکە، گەشە بکە. وا بکەین کە هەستەکانمان هەستێکی نۆرمەڵ بێت، هەستێک نەبێت کە ناتەبیعی بێت. مەسەلەن ئەو شتەی کە خەڵک ئەخاتە پێکەنین و خەڵک دڵی پێی خۆشە، با منیش دڵم پێی خۆش بێت. کاتێک کە هەستم کرد لە ناخی خۆمە من زۆر دڵ ناخۆشم بە شتێک کە خەڵکی دڵی پێی خۆشە، بزانە خەلەلێکم هەیە. ئەمە بەرەو ئەوە ئەم باکە وردە وردە متمانم بە خۆت کەم بێتەوە، بە خۆم کەم بێتەوە. کاتێک کە خەڵکێک شتێکی پێ ناخۆش بوو، من پێم خۆش بوو، ماناوە کێشەیەک هەیە، کێشەیەک هەیە لە هەستەکانمە. کاتێک کە شتێک خەڵک مەسەلەن بۆ نمونە لەزەتی لێ وەرگرت، یا من خۆم جاران لەزەتم لێ وەرگرت و ئێستا لەزەتم لێ وەرنەگرت، ئەوە بزانە وردە وردە بەرەو ئەوە ئەڕۆم کە متمانم بە خۆم کەم بێتەوە. بەشی دووهەمی فیکرە کە هەست دروستی ئەکات. باش جا دکتۆر چی وە ئاکات ئەم متمانە بەخۆیە بەو ئاراستەیە بڕوات کە خەریکە وردە وردە دابەزێ؟ بەڵێ کۆمەڵێک هۆکارمان هەیە، یعنی یەک هۆکار نییە سەحەقانم بۆی بڵێ من بەس تەنها ئەو شتەیەوە ئەکات، بەس تەنها لەبەر ئەوەی کە من مەعاشەکەم کەمی کردووە یا ئەم مانگە مەعاش نەهاتووە، یا مەسەلەن من مەسەلەن تەعزیەیەکم هەبووە، یا مەسەلەن من کێشەیەکم هەبووە لە ماڵەوە یا لە دائیرە یا لە ڕێگا یا لە سیارەکەمە یا لە ئەوە بۆیە متمانە بە خودم نەخێر. دابەزینی متمانە بە خۆت کۆمەڵێک فاکتەری هەیە، کۆمەڵێک هۆکاری هەیە، کۆمەڵێک هۆکار وا ئەکەن کە من متمانەم بە خۆم کەم بێتەوە. یان ئەگەر تۆزێ فراوانتری کە متمانە بە خێزانەکە کەم بێتەوە، یان فراوانتری کە متمانە بە کۆمەلگاکە و بە وڵاتەکەم کەم بێتەوە و بە پێچەوانەشەوە. هەر یەکێکیان دەور ئەبینن. ثقەکردن، متمانەکردن بە خود لەوانەیە یەکێکی ڕئیسی بێ لە کێشەکانی بیرکردنەوەی سەلبی، لە کێشەکانی نەخۆشی خەمۆکی. نەخۆشی خەمۆکی جاری وایە و ئەکان من متمانم بە خۆم کەم بێتەوە. لەبەر ئەوەیە کە پێیان ئەڵێن بە خەڵک ئەڵێن ئەو کەسێک کە هەستت کرد کە متمانە و بە خۆت کەم بۆتەوە، ئەگەر لەگەڵ یا یەک دوو نیشانەی ترت هەست پێ کرد وەکو دڵتەنگی، وەکو لەزەت وەرنەگرتن لە شتەکان، وەکو خەوتێک چوون، خواردن تێکچوون یا زۆر بیرکردنەوە، ئەوە لەوانەیە سەرەتای دەستپێکردنی نەخۆشی خەمۆکی بۆ زوو زۆر فریای خۆتکە و مێڵەتەشەنە. دکتۆر ئەم بابەتەی کە باسیەکەین لە کۆمەلگایە، ئەگەر زۆر جار باسی ئەم بابەتە بکە ئەڵێمە وەکو دیاردە لەوانەیە لای خانمان زیاتر بێت، بۆی کە پیاوان تۆزێ بەهێزترن، بەرگەی کێشە و گرفتەکانی ژیان نەگرن، بەڵام خانمان زیاتر هەستیارن. ئایا ئەمە ڕاستە یاخود جیاوازی نییە؟ پرسیارێکی زۆر جوانە، لەبەر ئەوەی سکۆپی ئەو شتانی کە خانم متمانەی بەخۆی هەیە زیاترە لە سکۆپی ئەو شتانی کە پیاو زۆر تەرکیز ناکاتە سەر جسمی خۆی، زیاتر تەرکیز دەکاتە سەر ئەدای خۆی لە دەوامەکەیە و لە ئەوەکەیە. من شتێکیت پێ ئەڵێ معلومەیەکت پێ ئەڵێم کە لەوانەیە زۆر ئیستیفادەی لێ بکەیت و وەڵامی ئەم پرسیارەی تۆشی تیا بێت. WHO منظمەی سەحی عالەمی ساڵانە ئەو شتانە دائەنێت کە ئینسان زۆر دڵی پێی خۆشە و ئەو شتانە دائەنێت کە ئینسان زۆر دڵی پێی ناخۆشە. لە پیاوە چی داناوە؟ مەعاش زیانکردنی داناوە، یەکێکە لەو شتانێک کە ئینسان زۆر دڵی پێی خۆشە. لە ژنە شوکردنی داناوە کە ئینسان کە لە ئەوەی کە زۆر دڵی پێی ناخۆشە جیابوونەوە لە مێردەکەی داناوە لە ژنانە، مەسەن لە پیاوە نەقسکردنی مەعاشەکەی داناوە. لەبەر ئەوە سکۆپی ئیهتیمامەکە جیاوازە لە یەکێکەوە بۆ یەکێکی تر و لە نێرەوە بۆ مێلە ژنەوە بۆ پیاو، بەو شێوەیە. لەبەر ئەوان چوارچێوەی ئیهتیمامەکانیان لەوانەیە نەوعێکی تر بێ، بۆیە سەیر ئەەکەیت لەوانە متمانە بە خود تۆزی زەحمەتر دەسەکەوێت. مەسەلەن بۆ نمونە ئەوەی ئەوەنەی ئەو ئیهتیمام ئەیە بە
شانەکەی و بە میکیاجەکەی و بە زیبکەکە و بە تەسیحەی قژەکەی و بە شێوازی جلەکەی و تەنسیقی پێڵا و لەگەڵ قەمیسەکە لەوە من و تۆ لەوانەیە هەر بیری لێ نەکەین لەوانەیە بەخوا هەندێک جار من مەسەلەن هەر بیریشی لێ ناکەمەوە بەس ئەو لەوانەیە گەورەترین کێشە بێت لە لای لەبەرەوە سەیرەکی هەنێ جار کە ناتوانێت ئەمە جێبەجێ بکە متمانە بە خودی زۆر کەمتر ئەبێتەوە دائیمەن ئەوەی کردوە بە قیاس سەیرەکی ئەم بەقەدەر فڵان کەس جوان نییە لەبەرەوەی متمانە بە خودی کەم ئەبێتەوە بۆیە باسمان گەوتمان کە باز لە متمانە بە خود ئەەکەین یعنی مەراحیلە لە جەستەوە لە کەسێتیەوە لە زیرەکیەوە لە عقل بەشت شکانەوە لە شخصیەتەوە لە یعنی لە شتی زۆرەوە لە ئەوانە بەڵام جیاوازی هەیە لە نێرومەیە جیاوازی هەیە لە مەسەن حتا لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەکی تر لەوانەیە ئێمە کۆمەلگای ئێمە متمانە بە خودمان بەستۆتەوە بە ڕادەی ئەو پارەیەکی هەمانە ڕادەی ئەو نوعی ئەو سیارەی کە هەمانە بۆ نمونە ئەو باخە و خانووی کە هەمانە ئەمە غەڵەتە کاتێک کە تۆ متمانە بە خودت یان شخصیەتی خۆتت یان ڕێژەی سەرکەوتوی و فەشەلی خۆت بگەڕێنین تۆ بۆ شتە مادیەکانی چواردەوری خۆت جا دکتۆر ئێستا لە پاڵ ئەم خەڵانەی کە جەنابەت باست کرد ئەیە پێویست دەکات تا حدێک تا ئستانداردێک کۆمەڵێک پێوەەر لە کەسەکەیا هەبێ اینجا بتوانێت ئەم هەستەی یا دروست بێت بۆ نمونە ئەبێت تۆ بۆ نمونە ئەگەر خاتوونێکە جوانیەکی نسبیت هەبێ ئەگەر پیاوە تا ڕێژەیەک بۆ نمونە مەعاشەکەی و موشەکەی باش بێت یان لەلایەن دارایی و باش بێت تا بتوانێت ئەم هەستێت یا دروست بێت یان نە تۆ تەنانەت بەوەش ئەگەر نەتبوو یان لەم پێوەرانەدا کەمت هەبوو هێشتا هەرەتوانی ئەو متمانە بەخۆیە بپارێزی بۆ متمانە بەخۆ متمانە بە خود ئێمە نابێت پێوەرەکان لە لامان بۆ ئەوەی چەنە ڕازین لە خۆمان چەنە متمانەمان بە خۆمانەیە چەنە ڕێژەی ڕادەی سەرکەوتوی فەشەلمان لە ژیانە نابێت بیبەسینەوە بە شتە مادیەکانی چواردەوری خۆمان و شتە مادیەکان جوانیش ئەگرێتەوە شتە مادیەکان بڕی مەعاشیش ئەگرێتەوە شتە مادیەکان ئەو خواردنە ئەگرێتەوە یعنی من متمانم بەوە بە خۆم زیان ناکە کە ئەمڕۆ بۆ نمونە کەبابم خواردووە نەخێت لەوانەیە نان و تەماتەیەک خۆم و ڕادەی متمانە بە خودم ئەوەنە زۆر بێ زۆر لەوە زیاتر کە یەکێک خواردنی ئەکرێ بە 200-300 دلار یەک ژەم لەبەر ئەوە کاتێک کە هاتین متمانە بە خودمان بەستەوە بە شتە مادیەکانەوە شتەکە یعنی جوانیەوە مەسەلەن بۆ نمونە ڕادەی مەعاش و پارەوە ئەمانەوە کاتێک کە هاتین بەستمانەوە بۆ فەشەل ئەێنین بۆ چونکە ئەوانە بەردەوام نین نە جوانی بەردەوامە نە جلوبەرگ بەردەوامە نە سیارە بەردەوامە نە پارە بەردەوامە نە ئەوانە هیچی بەردەوام نین بەڵکو من متمانە بە خودم ئەبەسمەوە بە ئەوەی چەنە لە ڕووی دەرونیەوە و چەنە لە ڕووی کەسێتیەوە و چەنە لە ڕووی زیرەکیەوە و چەنە مێشتێکی ریلاکسم هەیە هادیئم هەیە چەنە کێشەکان کە ڕوبەڕووم ئەبنەوە ئەتوانم چارەسەری کەم بە بێشکێکی هادیئەوە چەنە سەرکەوتوم لە ژیانمان نەبا نەک بۆ ئەوەی چەنە پارەم هەیە چەنە سەرکەوتوم لە ژیانمان بۆ ئەوەی کە خۆشگوزەران بم لە ڕووی دەرونیەوە نەک لە ڕووی مادیەوە کاتێک کە تۆ هات و پێوەرەکەت کردبەوە فەشەلێنی دکتۆر باسی یەکێ لەو ڕێگرانە بکەین ینی هەمیشە ئێماڵە کەسێک کە متمانێکی تاوی بەخۆی بێت لەوانێ بتوانێت لە کار و چالاکیەکانی خۆیان زۆر بە باشی بەڕێککە بەڵام زۆر جار ژینگە و کۆمەلگا ئەبێتە ڕێگر ینی ئێستاگەر بە ساڵانی پێشووتر مقارنەی بکەی ئەبینی ئێستا خانمان وەکو پیاوان لە دام و دەستگاکانە بەرپرسیارەتیان لەسەر شانەکە و ساڵانەی خانمەها لە ماڵەوە بوو بێتن لەوانێ ئەو متمانەی خانم بەخۆی بوو بێت لەبەر کەشوشەیەک هەیە پێڵان ئایبەنەی کردبێ بێتە دەرەوە بڵەمیش ئەم کارانە ئەەکەم کەواتە ژینگە و کۆمەلگا تا چەند ئەتوانێت دەرگایەک بێ بۆی کە من بتوانم زیاتر ئەو زێ و متمانەی کە بە خۆم ئەمە دەرگام بۆ بکاتەوە منیش بتوانم کاری لەسەر بکەم بەتەکیید یعنی وەکو باسمان کرد یەکێک لە هۆکارەکانی زیابوونی متمانە بە خۆت بریتێنە ئەو کۆمەلگایی کە تۆ تایە ئەژیت کۆمەلگای یەکەمی ئینسانیش بریتە لە خێزانەکەی اینجا دوای ئەوە کۆمەلگا گەورەکە کە بریتە لە شارەکەت و بریتە لە وڵاتەکەت تا چەنە ئەو کۆمەلگا هاوکار و یارمەتی دەربێت تا چەنە ئەو کۆمەلگا هاوکار و یارمەتی دەربێتە بۆ تۆ
تۆ متمانە بە خودت یعنی بەداخەوە لەوانەیە هەنێک کۆمەڵگا هەنێک شار هەیە متمانە ئەکوژن لە کەسەکەیە کەسێک کە ئەوێت برەو بە توانا و نەشاتەکانی خۆی بە کەسێک کە ئێوێ سەرکەوتو بێ لە لایەنی وەرزشیەوە لە لایەنی هوەریەوە چ ئافرەت بێت چ پیاو بێ ینی هیچ جیاوازیەک نییە لە ئەمەیە سەیرەکەی کۆمەلگاکە دێت لە بری ئەوەی پەرەی پێبا لە بری ئەوەی هاوکاری بکە لە بری ئەوەی یارمەتی بە داڵتەی پێ ئەکا تعلیقی لێ ئەیە ئەی مرێنێت ئەو توانە و تاقەیە ئەمرێنێت من نمونەیەکت بۆ ئێنمەوە کەسێک هەبوو لە وڵاتی خۆمان لێرە بوو یعنی زۆر دەنگێکی خۆشی هەبوو هەموو لەحنەکانی لەبەر بوو خۆشی دەنگی خۆش بوو یعنی نەی ئەوێرا گۆرانی بڵێت لەبەر چواردەورەکەی کە گۆرانی و گاڵتەیان پێکەرێکی ئەی وایەکی ئەی ئەمە کەس مۆسیقای بۆ لێنە ئەیە تعلیقیان لێ ئەیە یعنی بەم شێوەیە مردبوو متمانەی بەخۆی نەبوو دایمە هەستی پێگەرەستی بە شەرمەزاری و تەریقیەک ئەکرد لە دەموچاویە بەڵێ چونکە کۆمەلگاکە هاوکارینە من باسی چەند وەختەی لەمەوە پێشەکەم هەر ئەم کەسە کاتێکە چووە دەرەوە یعنی جەوێکی بۆ ڕەقسە یارمەتی درا هاوکاری کرا یعنی کەسێکی نابغەی لێ دەرچوو کەسێکی سەرکەوتوی لێ دەرچوو کەواتە کۆمەلگا و ژینگەکە بە پشتگیری بوو کەسێکمان هەبوو لە شارێکە ئەم لەم شارە هەروون بوو هاتە شارێکی تر هاوکاری کرا یارمەتی درا کەواتە تۆ کۆمەلگاش ئەبێ یەکێک بێ لەو هۆکارانەی بۆ ئەوەی کە فەردەکان وا لێ بکات متمانەیان بە خۆیان هەبێت دکتۆر ئێمە هەندێک جار لەناو خێزانەکانە ئەبینین بۆ نمونە ئەمە لەنێو دایک و باوکەکانە زۆرە بینرێت چاو لە مناڵی فڵانی کە بزانە دەرەجەکانی چۆنە چاو لە مناڵی فڵانی کە بزانە چەند ژیرە چەند گوێڕاڵی دایک و باوکە واتە ئەم بەراوردکاریە زۆر لەناو خێزانەکان ئابینی هەندێک جار دایک و باوکەکان بە ئەنقەست واکەن ئەڵێن با تۆزە بیجوڵێن ئاگای لە خۆی بە ئاگای لە بۆ نمونە دەرەجەکانی بە بەڕاستی ئەم بەراوردکاریە لە جیاتی ئەوەی کە نەتیجەی باشی بن نەتیجەی نەرێنی بۆ نمونە لە ناوبردننی متمانە بەخۆی لە مناڵەکان نابێت ئەوش پەتێکی زۆر باریکە لە نێوان دروستکردنی تەحفیز و هاندان نازانن بە چ شێوەیەک هانی مناڵەکانیان بن بۆ ئەوەی کە سەرکەوتوو بێت و سعی زۆر بکا و دەرەجەی باش بێنێت و ئیشێکی باش بدۆزێتەوە بۆ شێوەیە پەتێکی زۆر باریک هەیە لە ئەوەیە هەنێ جار ئەو بەراوردکاریە مناڵەکە هەست بە تەریقیەک ئەکا و ئەو تۆزە متمانەی کە هەی بووە ئەو مناڵە بەخۆی نەما نامێنێت تۆ ئەبێ مناڵەکەی خۆت وەرگری وەکو بەو شێوەی کە هەیە لە عینەن کاتە هاندان هەبێتە هاندانیش ئەبێ بزانی چۆن ئەیکەی چکە هەندێک جار هاندان بەوەی کە مقارنەی ئەەکەی بە مناڵی دراوسەیەکتان یا بەوەی مقارنەی ئەەکەی بە مناڵی خزمێکتان یا بەوەی مقارنەی کە بە یەکێکی تر لەوانەیە ئەو تۆزە متمانی کە ئەو مناڵەتی ئاەتی بمرێ بەڵام تۆ ئەتوانی هەر ئەم هاندانە دروستکەی بەوەی کە چیرۆکی چەنەها کەسی سەرکەوتوی بۆ بێنیتەوە لە ژیانە چیرۆکی چەنەها کەسی سەرکەوتوی بۆ بێنیتەوە و ئوسلوب و شێوازی قسەکردنەکەت بە شێوازێکی ڕەخنەیانە نەبێ بە شێوازێکی ڕەخنە ئامێز نەبێ وا بکا کە وا هەست بکا کە ئەمە تۆ لە پاڵێت و بە چەکوش ئەکێشی بەسەریا نەخێر وا هەست بکا کە تۆ ئەمە لە ژێر یای دانیشتیت و کورسەکەی بەرز ئەەکەیتەوە بەو شێوەیە مناڵەکە ئەبێ هەست بکا بەخۆی کە هان ئەدرێت نەک ڕخنەی لێ ئەگیرێت کە هەستی کرد ڕخنەی لێ ئەگیرێت و پێ ئەکێشێ بە چەکوش ئەو تۆزە متمانەیەشی ئەگەر لە سابیس هەی بێ خۆت متمانە ئەمرێت یەکجاری بەڵام ئەگەر هەست بکات تۆ هاندانێکی ئیجابی ئەەکەیتە بۆ ئەوەی کە بەرزی کەیتەوە بۆ ئەوەی ڕادەی متمانە بە خودەکەی زیاکەی ئەوش ئەوەی کە لەگەڵ تا دێت و بەرزە بێتەوە باشە زۆر کات باسی واکەین ئەو کەسانەی کەیتر ئەمەنە کاریگەریت بەجێڵێ لەسەر جەستەی و ڕەفتاری ئەم متمانە بەخۆبوونەی یان زۆر جار متمانەی نەما لە ژیانیا وای لێکە هەموو ڕێگاکانی ژیانی لێ تێگەچێ هەموو کاتەکانی ژیانی لێ تێگەچێ و ئەمە بەس بۆ خۆشینە ئەگەر لە خێزانە بێ ڕنگدانەوەی بۆ تاکەکانی خێزانە بێ ئەگەر لە شوێنی کارکردنەکە بێ ڕنگدانەوەی بۆ تاکەکانی تر ئەبێت ئەمە وای لێت ببێتە دکتۆر بڵین ببێتە نەخۆشیێکیش وەکو لەم کەسەیە بەردەوام ڕنگدانەوەی هەبێت بە تاکید وەکو چۆن لە سەرەتاوە باسمان کرد یەکێک لە نیشانە ئەتوانین بڵین سەرەکیەکانی نەخۆشی خەمۆکی بریتە لە بێمتمانەیی بە خۆت کە تۆ متمانە و بە خۆت نەبوو
کە تۆ متمانە یەکێکە لە نیشانەکان یعنی ئێمە چۆن کەسێک یە بۆ عادەکەمان و پرسیار مەسەن پرسیاری ئەوەی لەکەین دڵت تەنگە پرسیاریەکەین لە زەر لە شتەکان وەرناگری پرسیاریەکەین گریانت هەیە پرسیاری ئەوی لێکەین خەوتێک چۆ خواردن تێک چۆ پرسیاری ئەوی لێکەین حەز لە مردنەکەی لە عینەن کاتە پرسیاری ئەوی لێکەین چەنە تۆ متمانە و بە خۆت هەیە یەکێکە لە نیشانەکان ئەگینا متمانە بوون بەخۆ و متمانە نەبوون بەخۆ خۆی بخۆی نەخۆشی نییە بەڵکو نیشانەیە ئێمە ئەمە لەوانەیە لەگەڵ کۆمەڵک دەستەواژێترا لێمان تێک بچێت کەسی وایە لەوانەیە لەگەڵ تەواضع و خاکیبوونە لێ تێک بچێت کەسی وایە لەوانەیە لەگەڵ کۆمەڵک دەستەواژێترا ئەمانە تەکەبور و فیزان کەوای لێ بکە نەچێ بە دوای چارەسەرە ئەمانە لە یەکجیا بکرێتەوە نەمانوت لە خەتێکی پەتێکی زۆر باریک هەیە لە بینی متمانە بوون و فیز و تەکەبور بێمتمانەی و تەواضع تەواضعی من جیاوازە لەوەی کە من متمانم بەخۆم هەبێ یا متمانم بەخۆم نەبێ ئەبێ بزانم لە کوێ متمانە بەخۆ بوونەکە بەکارهێنم تێگەی ئەبێ بزانم لە کوێیە من متمانە بەخۆ بوونەکە بەکار ئەهێنم چەنە من تێکەڵاو ئەبێ لە بینی شتەکانە مەسەن بۆ نمونە ئێمە نەخۆشیێکی زۆر باومان هەیە کە لە کۆمەلگا هەیە پێوترێت سۆشەل فۆبیا فۆبیای کۆمەڵایەتی ئەو کەسانی کە سیقیان بەخۆیان نیە متمانەیان بەخۆیان نییە شتەکە ئەزانێت کە مامۆساکە پرسیارەکە بەس لە خۆیەوە هەستەکە ئەگەر دەست بەرز کاتە و هەستێت شتەکە باسکە هەموو تەلەبەکانی کە سەیریەکەن یا ڕخنەی لێگرن یان جەجەکەن یان گاڵتەی پێەکەن ئەمەش هەل لە ئەوە پێیان بێت ینی کابرا متمانەی بە خۆی نییە متمانەی بە دەموچاوی خۆی نییە متمان حتا جاری وایە متمانەی بە سەوتی خۆی نییە نەبرەی سەڵتەکەی یا متمانەی بە ئەو قسە نییە کە ئەیکا یا متمانەی بە عەقڵی خۆی نییە تۆ بڵێ ئەمێ من تەواو بێ تۆ بڵێ تەواو نەبێت تۆ بڵێ دوایە تەلەبەکان گاڵتەم پێ نەکەن پێم ڕان نەبێرن ئەمە فۆبیای کۆمەڵایەتیان یا پێوتە قەلەقی ناو کۆمەلگای پێ ئەوترێت ینی سۆشەڵ ئەنگزایتی زۆردەری پێوترێت ئەمە یعنی ئەبێ لێکیان جا بکەین و زۆر جار نەخۆش یا بڵێن کەس خۆی ئەمانی لە یەک جا ناکرێتەوە یەکێک لە هۆکارەکانی پەیابوونی متمانە بە خود بریتە لەوەی کە تۆ ئەو شتەی کە هەتە لە لای یەکێک کە ئیحتیمامت پێ ئەیە و گرنگیت پێ ئەیە و عیلمی هەیە و دڵسۆزە بۆت باسی بکەیت نەک هەموو شتەکانی دڵی خۆت لەلای هەموو کەس باسکەیت تو جاری وایە لەلای یەکێک باسی ئەەکەی شتەکانی دڵی خۆت دوایە بەکارێنێت تۆ دژی خۆت گاڵتت پێەکە پێت ڕابێرێ یا عیلمی پێی نییە لەلای دایکی خۆت باسێکی تۆی خۆشەوێ زۆر دڵسۆزە بۆت زۆر بەس چی بکە فەقیرە دەستخۆش دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیارەکانە بە هیوای ئەوەی کە ئێمە ناکو تاکەکانی کۆمەڵگا بتوانین متمانەیەکی باشمان بە خۆمان هەبێ و لە هەمان کاتاگەرزانیمان ئەمە لە ڕنگدانەوەی هەبوو نیشانەی هەبووتیامانە لە زووترین کاتدایە سەردانی کەسانی پسپۆڕی وەکو یۆ بکەین یاخۆ بتوانین خۆمان زاڵ بین بەسەر خۆمان دووبارە سپاس بۆ تۆ